جینۆسایدکردنی یەزیدیەکە خۆشەویستەکان لە کارەساتی کۆمەڵکوژی شەنگالە بوونە قوربانی لە هەمان کاتا بە دەرفەتیە زانین کە یادی هەموو کارەساتەکانی جینۆساید و کۆمەڵکوژی لە هەرێمی کوردستان بکەینەوە، چونکە ئێمە وڵاتێکین چەند جارێک جینۆساید و کۆمەڵکوژی لەلایەن چ ڕێژەمی دیکتاتۆری پێشەوە بوێ یان گروپە تیرۆریستیەکانەوە ببێ کە تەواوکەری بەرنامەی ئەوان بوون ڕوویان ناوە، چ ڕۆژی یەکەمیان سیویەکی حوتی ساڵی 1970 بە کۆمەڵکوژی و ئەنفالکردنی بەرزانیەکان، دوجار 4 ساڵی 1970 بە پرۆسی ئەنفال لە هەموو کوردستان و جینۆسایدکردنی خەڵکی کوردستان بە 8 قۆناغ، 16 جینۆسایدکردنی هەڵەبجە و دەوروبەری و دواکارەساتیشمان سی ئابی 38 کە ئەمڕۆیە لە ساڵی 2014 کە لەلایەن گروپی تۆریستی داعشەوە برا و عەزیزەکانمان یەزیدیەکان لە شەنگال جینۆساید کران جارێکی تر. یەکەم هاوخەمیە بۆ کە سوکاری قوربانیەکان ڕێزگرتنە لە قوربانیەکان و بەسەرکردنەوەی ئەو تاوانەیە کە جارێکی تر ئێمە نابێت لە بیرمان بچێ و بێ هەموو بزانین کە بە یەکگرتووی ئێمە بێ کار بکەین، دوژمنەکانمان وەکو یەک بەژ وەکو یەک کوت لە سیرمانەکەن، ڕابردوومانەوەی سەلماندۆ کە هیچ لایەنێک و هیچ بەرەیەکی تیا بێبەری نەکراوە، بۆیە ڕۆژی ئەوەی ئەم ڕۆژە بکەین بە ڕۆژی تەبایی، ئاشبوونەوە، لێبوردەیی، ڕێخستنی ئەجەندای نیشتیمانیمان کارێ بکەین کە جارێکی تر لە عێراقا حکوومەتێکە بێ و لە سیستەمێکە بێ و سەقامگیریەکە بێ، ئاسایش و ئارامیەکە بێ کە هاوڵاتی و هیچ گروپێکی مرۆیی لە وڵاتەیە نەبێتە قوربانی. ئێمە ئەو خۆشەویستانەی هاتوون ناومان نەناون ئاوارە، ناومان ناون میوان، خەڵکی خانەخوێ، چونکە خەڵک نابێت لەسەر خاکی نیشتیمانەکەی خۆی ئاوارە بێ، لەگەڵ UNHCR لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقا لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە لە گفتوگۆیین هەموو جۆرە خزمەتگوزاریەکمان دابین کردووە ئێمە، بەڵام کورد پندێکی هەیە کە میوانیە خاوەن ماڵ دەرگای لێ کاتەوە، بەڵام کە ئێوێ بڕوا ئەبێ میوان دەرگا بکاتەوە. ئێمە کەسمان بە زۆر نەهێناوە، کەسیش بە زۆر نانێرینەوە، کەی زەمینەی گەڕانەوە بۆ خۆشەویستانە لەبار بوو بە دڵخوازی خۆیان ئەو کاتە ئەتوانن بگەڕێنەوە هەموو کاراسانێکیان بۆکەین، ئەگینا ئێمە دەست بە ڕووی کەسەوە نانین وە کەمپەکان داناخین بە ڕووی ئاوارەکانە تا ئەو کاتێک کە زەمینەیەکی لەبار بۆ گەڕانەوەیان ئەڕەخسێت.